تاقەکردن و سووتاندنی پەیکەری کەسایەتیەکان و شکاندنی کێلی چەند گۆڕێک و هەڵکردنی ئاڵای داعش و شێواندنی ئاڵای کوردستان ئەو گرێکوێرەیە بوو کە بەلای هاوڵاتیانەوە کردنەوەی ئەستەم بوو. بەڵام هێزەکانی ئۆپەراسیۆنی یاسایشی سلێمانی توانیان کۆتایی بەو کارە تیرۆریستیانە بهێنن بە دەستگیرکردنی ئەو کەسانی لە پشت ئەم کارانەوە بوون. لەم یەک دوو ڕۆژی پێشوە ئاسایشی گشتیەوە هێزەکانی تر ئەو کاریان ئەنجامدا بوو بەگرتنی ئەو کەسانەی کە دەستی خراپیانە بوو، دەستی ناشرینیانە بوو لە سوورەکەیە. لەلایەن ئەوانەوە ئاسایش کەسەکانی نیشاندا و کەسەکانیشی زار کردۆکێکیە بوونە. کاری گروپە تیرۆریستیەکان خەریک بوو دەبووە هۆی نانەوەی کێشەی کۆمەڵایەتی و تاوانبارکردنی کەسانی بێگوناه. بەڵام هێزەکانی ئاسایش بە دەستگیرکردنی تاوانباران توانیان تەواوی ترس و گومانوت لە ڕاوچەکان لای دانیشتوانی تەچێ و دەوروبەری بڕەوێننەوە. جارێک تەقی لێکراوە لە چەند گولەیەکی پێوە نرابوو و جاری دووەمیش لە 21/5/2021 بەتەواوی سووتێنرا و ئەو کاتە ئێمە ڕێکاری یاساییمان گرتە بەر و لەگەڵ ئیدارە و لەگەڵ هەموو لایەنەکانە لەسەر خەت بووین بۆ ئەوەی کە ئەو تۆمەتبارانە دەستگیر بکردن و بە سزای یاسایی خۆیان بگەن. دەستخۆشی لە ئاسایشەکەین کە هاتوون ئەم شیان ئەنجام داوە، ئەنی ناکرێت چاکیان نادرێتەوە ئەمێکە لەبەرەوەی ئەمیکە ئاسایش کردوێتی لە عقلی کەسان نەبوو. دەستگیرکردنی گروپە تیرۆریستیەکان لەسەر زانیاری هەواڵگری بە دواداچوون و لێکۆڵینەوە بوو. بە چەند هەڵمەتێکی جیاجیا توانرا 17 تیرۆریست دەستگیر بکرێت کە پێنجیان لە ڕێگا بوون بۆ گەیشتن بە ڕیزی چەکدارانی داعش. کارۆن محەممەد کورساد نیوز ناحیەی تەچێ.